دەربارەی ئەوەی پرسیارت کرد ئەوەی کە چی لە سووریا ڕوودەدات ئایا دەتوانین لە گۆشەی جیاواز ببین؟ بەڵێ بێگومان بەڵێ هەندێک ئاڵنگاری هەیە دێکە بینین لە سووریا هەن لە نێویشیان ئەوەی چۆن هاوکارە تورکیەکەمان باسی لێ کرد و هاوبەشک لەگەڵمە ئەوان پێیان گوتین کە تورکیا ئەوەی کە بە تورکیا وتی تۆزێ نامە و بەلامەوە لەبەر ئەوە بۆچوونی منە کە ناکرێ بێ وڵاتانی عەرەبی ئەو سووریا پێک بهێنرێ یاخود نەخشەی داهاتووی سووریا هەبێت یا حکومەتێکی گشتگیری بنکە فراوانی سووریا هەبێت هەروەها دەربارەی سربەخۆی و سەروەری ئەو وڵاتە ئەو پێکەنانی حکومەتێکی بنکە فراوان ئەوەی دەبینین کە لە سووریا ڕوویدا زۆر پرسان دەکرێت باسی لێ بکەن ئەو بێگومان کە هەتەشە دەسەڵاتدارە ئێستا لە سووریا هەروەکو هاوکاریمان لە هاوکاری تورکیمان باسی لەوە کرد کە جۆش و خۆڕەکیشی هەیە لەو بارەیە لە تورکیا هەروەها لەلایەن هەموو وڵاتانەوە دانیان پێدانراوە یاخود توخمێکی توندڕەوی ئیسلامی توندڕەوی تێدادا تۆ دەزانن کە لە نێو هەتەشەدا ئەو توخمە هەبووە هەروەها گوێبیستی وشەی جوان دەبین لەلایەن ئەحمەد شەرعەوە بەڵام ئێمە چاوەڕێی کردارین لەوەی هەروەها دەبین کە تەنیا قسەیە هاوکارە ئوردنیەکەمان لێرە باسی کرد باسی لە ناوچەکانی باشوور کرد دۆخەکە ئێستا زۆر هەستیارە ئێران دەیەوێت وڵاتێک ببینێت کە هەموو گروپە فرەنەتەوەکانی لە سووریا هەیە بەشداری پێ بکە کەمایەتەکان ڕێزیان لێ بگیرێت نیگەرانی زۆر هەن کە ئێمە هەمانە لە هەمان کاتشدا بە وریاییەوە چاودێری و هیواخوازین کە حکومەتێکی بنکە فراوان ببینیم پرسەکانی کە ئێستا دەبێت دەستی بخەینە سەر کە ڕوبەڕووی داهاتوی سووریا دەبێتەوە بە تایبەتی لە ڕوانگەی استراتیژەتی ئیسرائیلەوە کە بەڕاستی مەترسیدار و ترسێنەرە کردەوەکانی ئیسرائیل لە سووریا هەست دەکەی کە پارچەکردن و دابەشکردنی نەتەوەیەکانە لە سووریا و گفتوگۆکردنە لەگەڵ کەمینەکان و وا دەکات کە بێجگە لەمەش هەروەها تۆ دەبینیت هەموو داگیرکاری نوێ هاتوون ئیسرائیل تەنیا 20 کیلۆمەتر لە دیمەشقەوە دوورە تۆ بێنە پێش چاوی خۆت ئەم داگیرکاریە تەنیا مەترسی لەسەر داهاتووی سووریاش نییە ئەوان نانەوێ بڕۆن تۆ دەبینین 2000 سەرباز لەوێ هەیە و ئەمبەنیازش لێ بمێنەوە هیچ بەڵام سەبارەت بەم داگیرکاریە هیچ شتێک لە ئەحمەد شەرعەوە نابیستین پابەندە بە داهاتووی سووریا تۆ دەبینی ئیسرائیلی هەموو کات دەتوانێت هەر کات دەبێ هێرش بکات و بۆردومان بکە ئەو ڕۆژانش کۆتاییدا کە مانجی هەنگوینی بەسەر دەچێت بۆیە دەبێ هەموو لایەک پشتگیری پێگەنانی حکومەتیش فراوان بنکە فراوان بکە و ئەوەی ئێستا دەبین لە سووریا پێمان وایە کە پەیامی خۆمان زیاتر بگەێنن کە ئەم داگیرکاریە ڕێگە نادات سووریا سەقامگیر بێت و ئەمەش مای نیگەرانیە بۆ ئێمە لەگەڵ ئەوەش دەبێت بیر لەوە بکەین کە چی ڕوودەدا لە فەڵەستین کە پەیوەستە بە سووریاوە
پاناڵی پێش من باسی کە بە زۆر ئاوارەکردنی گواستنەوەی فەڵەستینیەکان دەبێ من ڕاشکاوانە بین لەگەڵ خۆماندا کە ئەمە پێمان وایە ئەمە دووەم شکست دەبێ و نکبە من دەبێ زیاتر دیپلۆماسیانە باسی لێ بکەم هەموو لایەک لە نێویشیان وڵاتانی عەرەبی ئێران تورکیا دەبێ زۆر ئاگادار بن کە لە ئیسرائیل ئامانجێک هەیە کە ئەوە کە ئیسرائیل ئامانجێتی لەوەی کە فەڵەستین ئامانجتری هەیە و ئامانجێتی کە ناوچەکە یەکگرتوو نەبێ و پەیوەندێکی ئاشتیان لە نێوان وڵاتانی ناوچەکە هەبێ ئەوەی ئێمە بە وریایە و چاودێری دۆخەکە دەکەین بەردەوام لە هەمانجیدان لەگەڵ عێراق و تورکیا و لەگەڵ هەموو وڵاتان کە دەنگی سربەخۆییان لە ناوچەکە هەیە کە ڕێککەوتنێکی گشتگیر هەبێت کە تۆ ئەوەش لەبیر مەکە کە لە سعودیا و هەروە وڵاتانی کەنداوی دیکە کە دەیانەوێت ڕۆڵیان هەبێ ئێمە هێشتا چاوەڕێین کە دەرفەتی دیکە بێتە پێش تاران خۆشحاڵە بێ کە باسکردن لە داهاتووی ناوچەکە